سڵاوتان لەبێت بەڕێزان هەواڵەکانی سا 12تان پێشکەشەکەم. ئەمڕۆ 18 ساڵ بەسەر ڕۆژی مرافع گەورەکەی سەرۆک مام جەلال لە ئەنجومەنی حکوم تێپەڕ دەبێت کە تیایدا بە بەڵگە و نەخشە و دیکۆمەنتی مێژووی کوردستانی بوونی کەرکووکی بۆ هەموو لایەک سەلماند. لەو ڕۆژەدا کە بارودۆخی عێراق سەر لە نوێ لە بنیادنانەوە بوو، مام جەلال وەک پارێزەرێکی شارەزا و خاوەن ئەزموون کۆمەڵێ بەڵگەی مێژووی لە گۆشە و کەناری جیاوازی ناوخۆ دەرەوە کۆکردەوە و بەسەرانی ئەو کاتی عێراق کە یانویست عێراق دروستکەنەوە نیشاندا. لە نیشاندانی بەڵگەنامەکانە تەنها وەک پارێزەرێک لە بەردەمدا دووەرنەوەستا، بەڵکو باوکاری پێکاتەکانی دیکەی عێراق نەخشەیەکی کۆنی سنووری کوردستان و ویلایەتی مووسڵی خستە ڕوو، وەک بڵێ ناڕاستە و خۆپیان بڵێ ئێمەش ئامادەین لە عێراقا بژین و لەگەڵتانین، بەڵام ڕاستیە مێژوویەکان لە بەرچاو بگرن. ئەو هۆڵەی لە شاری بەغدا بۆ دروستکردنەوەی عێراق دانرا بوو هێشتا پڕ بوو لە ئومێد و هیوا بۆ سیاسیەکان و بۆ گەلانی عێراقیش. عێراقی ساڵی 2003 وەک عێراقی ساڵی 1920 وا بوو. مام جەلال توانی جارێکی تر کۆمەڵی نەتەوەکان و ویژدانی زیندوی مافی گەلانی وەدرۆ وێلسن بخاتەوە ناو بیر و هۆشی عێراقیەکان و لە ژێر گڵۆپی هەڵواسراوی هۆڵەکەدا کورد و عەرەب و تورکمان و هەموو پێکاتە جیاوازەکانی تری عێراق لە دەوری ڕاستیە مێژوویەکان و بەڵگەنامەکان کۆکاتەوە بۆ ئەوەی ئەگەر شارەزاش نەبن لە مێژوو، ئەگەر نەشیانویست عێراق وەک ڕاستیە مێژوویەکەی خۆی کە بۆ پێکەوە هەڵکردن ئەبێ بکەنە بناغی پێکەوە ژیان بنیاد بنرێتەوە. ڕۆژی 9 شوباتی 2004 مام جەلال بە ژیری و وردبینی خۆی بەدەستە بژێری سیاسی عێراقی وتکا بێ خۆیان لە لێدوان و بیر و بۆچوونی کاڵفامانە و شۆڤێنیانە و زۆرینە دوورخەنەوە، کۆی خەباتی سیاسی و ڕزگاری نەتەوەیەکی لە چەند دەقەیەکە بەگوێی هەموو گیان و عێراقدا و نەخشەی بنیادنانەوەی عێراقی نوێی نیشانی گیاندا کە دوای 17 ساڵ لەو ڕووداوە هێشتا عێراق قەرزاریە و ڕۆژەیە. بەشێکی زۆری نەهامەتیەکانی گەلانی عێراق لە دوای ئازادبوونی لە دیکتاتۆری و سەقامگیر نەبوونی بارودۆخە سیاسیەکەی کە بەسەر هەموو بوارەکانی ترا ڕەنگی داوەتەوە کار نەکردن و نەگەڕانەوەیە بۆ بیر و باوەڕانەی ڕەوانشاد مام جەلال. مام جەلال بیرتیژی سیاست و پارێزەری مافی نەتەوەکان بە درێژایی خەباتی سیاسی خۆی خاوەن چەندین داهێنان بووە و سێبەری بیر و باوەڕەکانی سەدان ساڵی تریش بە زیندوی دەمێننەوە. ئەو باشەی زانی بەبێ زیندووکردنەوە و ڕوونکردنەوەی مێژوو بەشی بنەڕەتی و سەرەکی مافی داهاتووی نەتەوەکەی تەواو نابێ و لە خەباتی سیاسی و دیبلۆماسیشا ئەکرێ بەردی بناغەبن بۆ چەسپاندنی داواڕەواکان. هەر ئەم بیر و باوەڕ و توانە لە بن نەهاتوانەی سەرۆک مام جەلال بوون کە بوون بە بناغەی نووسینەوەی دەستوری کاتی و دواتریش دەستوری عێراق کە بەشێکی باش لە دەستکەوت و مافی بۆ خەڵکی کوردستان دابین کرد. ڕاوەند مەلا مەحموود لە پرسرای مەڵبەندی کەرکووکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە 18 ساڵ ڕۆژی مرافع گەورەکەی سەرۆک مام جەلال پامێکی بڵاو کردەوە. لا پامەکەدا هاتووە لە 9 شوباتی ساڵی 2004 کە بە ڕۆژی مرافع گەورەکە ناسراوە. تایدا کۆچ کرد و سەرۆک مام جەلال لە کۆبوونەوەی ئەو کاتی مەجلیسی حکومدا بە شێوازێکی دیموکراتیانە و بە بەڵگە و دیکومنت و بەوتارێکی مێژووی کوردستانی بوونی کەرکووک و ناوچەدابڕێنراوەکانی بۆ سەرجەم یاڕونەیارانی میلەتەکەمان سەلماند. ڕۆژی مرافع گەورەکە یەکێکە لە خەرمانی شانازیەکانی یەکێتیەکەمان کە بەڕابەتی سەرۆک مام جەلال بوو. ئێمەش وەکو درێژە پێدەری و ڕێبازە پیرۆزە کوردستانی بوونی کەرکووکی پێکەوە ژیانی پێکهاتەکان دووپات دەکەینەوە بەڵێن دەدەین. تێبکۆشین لە پێنەوە مافەڕاوەکانی میلەتەکەمان و بەگشتدا چوونەوەی ستەم و تعریب. لە کاتێکدا یادی و ڕۆژە مێژوویە دەکەینەوە دۆخی کەرکووک و عێراق بە قۆناغێکی هەستیاردا تێدەپەڕێت. بۆیە لەم ڕۆژەدا بە پێویستی دەزانین کاری جددی بکرێت بۆ پێدانی مافی سەرجەم نەتەوە پێکاتەکانی شارەکە بە پێی ئێستحقاقی هەڵبژاردن و سڕینەوەی بیری شۆڤێنی و بیری تەسکینەتەوەی. وابۆردی پێکاتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵ ڕۆژی مرافع گەورەکەی سەرۆک مام جەلال بۆ سەلماندنی کوردستانی بوونی کەرکووک بە بەڵگە و دیکۆمنت مەراسیمێکی ڕێخست و پامێکی بڵاو کردەوە. لە پامەکە داوێڕای بەرز نرخاندنی و هەوڵە مێژووی سەرۆک مام جەلال چەند داواکاریەکیشی خستە ڕوو. بۆردی پێکهاتەکان داوای لە حکوومەتی عێراق کرد ڕێگە نەدرێت دەستکاری بەند و مادەکانی دەستور بکرێت و بە پێی بەرژەوەندی هەندێک خوێندنەوەیان بۆ بکرێت.
هەروەک داوای کرد حکوومەتی عێراق کۆتایی با کێشەی ناوچە کێشە لەسەرەکان بهێنێت و مادەی 140 دەستوریش جێبەجێ بکات. مام جەلال لە کۆبوونەوەکەدا بڕگەیەکی بڕیاری لیژنەی کۆمەڵی نەتەوەکانی خوێندەوە و ڕایگەیاند بە هیچ شێوەیەک سنووری عێراق لە چیای حەمرین تێپەڕ ناکات. ئەو ناوچانە لە چیای حەمرین دابڕاون ناوچەی کوردستانین. سەرۆک مام جەلال سووربوونی خۆشی دەربڕی بەبوونی نەخشەیەکی گەورەی مێژوویی سەردەمی دەوڵەتی عوسمانیەکان و ڕایگەیاند کەرکووک شارێکی کوردستانیە. لێرەشدا ڕەوانشاد سەرۆک مام جەلال جەختی کردە سەر گرنگی گەڕانەوەی مافی کورد و تورکمان و دەبێت بگەڕێنەوە شوێنی ڕاستەقینەی خۆیان و ئەو عەرەبە هاوردانەی لە ناوەڕاست و باشوور بگەڕێنەوە شارەکانی خۆیان. دواتر ڕاپرسی بکرێ لە کەرکووک لە نێوان خەڵکی ڕاستەقینەی کەرکووک لە کورد و عەرەب و تورکمان و کلد و ئاشور بۆ دیاریکردنی چارەنووسی کەرکووک. و داواشی کرد بە فەرمی دان بنرێ بە زمانی کوردی کە زمانێکی ڕسمی وڵاتە و هاوشێوەی زمانی عەرەبیە کە ئەوە مافێکی ڕەوای کووردە. بۆیە وەکو بۆردی پێکهاتەکان لەم بۆ نەشکۆدارەدا داواکارین: یەک، پەلە بکرێت لە دروستکردن و پێکێنانی حکومەتی عێراقی فیدراڵ. دوو، ڕێگە نەدرێت بە هیچ کەس و لایەنێک لەژێر هیچ ناو و بیانوویەک دەستکاری بڕگەکانی دەستور بکات. سێ، ئەرکی حکومەتی هەرێم و حکومەتی فیدراڵە هەنگاوەکانی مادەی 140 تەواو بکەن و پەلە بکەن لە جێبەجێکردنی ئەم مادە دەستوریە. ڕاهێنراوانی کۆمپانیای نەوتی باکوور دوێنێ لە بەردەم بینای پارێزگا گرزبوونەوەیکیان ئەنجامدا کە تێدا چەند ڕێگەیەکی سەرەکی شانگرت و ئاستەنگی زۆریش بۆ هاتوچۆ دروست بووە. بەدەرلەوە ئەمڕۆ جارێکتر لە بەردەم کۆمپانیای نەوت ڕاهێنراوانی کۆمپانیای نەوتی باکوور گردبوونەوەیەکی تریان ئەنجامداوە. ڕاستەوخۆ پامنێرمان ئینشاڵڵا عومەر لەگەڵمە بێت. ئینشاڵڵا ئەم کاتت باش. دالیا سڵاو، ئەم کاتەی تۆ سەرجەمبینەرانی کەناڵی کەرکووک باش دیارە ڕاهێنراوانی کۆمپانیای نەوتی باکوور و زیاتر لە ساڵێکە چەندین خۆپیشاندانیان ئەنجام داوە. ئەمەش دوای ئەوەی کە لە نێو کۆمپانیاکە ڕاهێنانیان پێکرا بەڵام نێردراونەتە ماڵەوە. ئێستا لە بەردەم کۆمپانیای نەوتی باکووری کەرکووک هەردوو دەرگای سەرەکی ئەو کۆمپانیایان داخستووە، نایەڵن هیچ تەنکەرێک یاخۆت هیچ سیارێک بچێتە نێو کۆمپانیاکەوە وەک ئەوەی کە ئەخۆیان باسییان کردیانی ئەمە بۆ چەندەمین جارە ئەمان خۆپیشاندان دەکەن بەڵام هیچ لایەنێک هیچ کەسێک بەدەنگیانەوە نەهاتووە. ئەمە وێنەی ینی ئەو قەرەباڵغەیە کە ڕێگریان کردووە لە ژمارەیەکی زۆری تەنکەر و سیارە کە نایەڵن بچێتە نێو کۆمپانیای نەوتی باکوورەوە، واتە ڕێگریان کردووە لە هەر سیارێک بۆی کابچێتە نێو کۆمپانیاکەوە تەنها لە حاڵەتی زەروری یاخۆت وە خۆیان دەڵێن ئینسانی نەبێ. داواکاری ئەوانیش ئەوەیە کە دوای ئەوەی کە لە نێو کۆمپانیاکە ماوەی 6 مانگ ڕاهێنانیان پێکراوە دابمەزرێن. من دەمەوێت ئێستا ینی بۆ زانیاری زیاتر بچمە لای بەشێک لەو خوێن دەرچوانە کە ئەمانە دەرچووی کۆلیژەکانی زانست و چەند کۆلێژێکی دیکان. سڵاو، ئەم کاتت باش، داواکاری ئێوە چییە و تاکەی بەردەوام دەبن وەک دەبینین ماوەی زیاتر لە ساڵێکەوە خۆپیشاندان ئەنجام دەدەن؟ ئێمە بڕیارمانداوە هەر لێرە بمێنەوە ماوەی 3 ساڵە لێرەین و بەردەوام شەبین هەتا ئەو کاتێکەوە ئەوەی ئەمانەیە پێمانی ئەدەن. ئێمە هەمومان ئێمە ڕاهێنراوانی کۆمپانیای نەوتین 3 ساڵە بەم شێوەیە لەسەر شەقامەکان دانیشتوینە. گشتمان دەرچووی زانکۆین، دەرچووەمان تێ 15 ساڵە 10 ساڵە تەواوی کردو لە ماڵەوە دانیشتووە بە هیچ شێوەیەک لە هیچ دام و دەستگایەکی حکومی شوێنی نابێتەوە، هیچ و کارمان نییە. دوای ئەوەی 6 مانگ ڕاهێنانیان پێمان کرد و دەرمانیان کرد، ئەنجا مستحقاتشیان نەدا پێمان، هیچ 3 ساڵیان هیچ 3 مانگیان خواردووە تا ئێستا وەرمان نەگرتووە. یعنی ئەم شارێکەوە ئەیبینی جگە لە نەخۆشیەکەی جگە لە دووکەڵەکەی هیچ ماڵێک نییە، هیچ شتێکی بۆ ئێمە هیچ ماڵێک نییە لەم شارەکەوە نەخۆشێکی سەرەتانی نەبێت. دەستخۆش، سپاس. دەمێ بچمە لای بەشێکی دیکە. سڵاو، ئەم کاتت باش، تاکەی بەردەوام دەبن، هەڵوێستەکانی داهاتوتان چی دەبێت ئەگەر بێت و بەدەنگتانەوەنێ؟ ئێمە هەروە بەردەوامە بین لێراکە، بەردەوامە بین حتا تحقیق ئەم مەطلبمانە بۆ بکەن، یعنی حتاکەی ئێمە ڕاوەستین، حتاکەی ئێمە مەسەلەکەمانەوە معلق بمێنێ. جنوب هەمووی داوامیان کرد، ڤیقار، بەسرا، ئەوانە هەمووی داوامیان کرد. ئەو کتابە کە ئێمە هێتمان، ئێمە کتاب استثنامان هەیە لە سەرۆک وەزیرانەوە، وەزیر نەوت تەنفیزی ناکا. بۆ ئێمە چاوەڕێیەکەین ئەمە ئەمانەوەی ساکە ڕێگا هەردوو دەرگای تەحمیل نەوت کەرکووکمان قەپات کردا
وەزیر نەوت حتا ئیشەکەمان چارەسەر نەکا ئێمام ڕێگانە ناکەینەوە. واتە بەردەوام دەبن لێرە دەمێننەوە؟ بەڵێ بەردەوامە بین تا جوابمان دەرەوە یان ئایانە هەر ئیمڕۆ بەیانیمان پێکردن حتاکە ئێمە چاوەڕێکەین هەمووی خاوەن ئیشە و هەمووی خاوەن یعنی مەسئولیاتن نەماڵەوە پێویستمان زۆر بەمینەیە 6 مانگ تەدریبمان کرد ئەو 6 مانگە بۆچی تەدریبمان کرد 6 مانگ تەدریبمان کردا بە گرفتەوەی تەعینمانکەن بۆ مادام تەدریبیان بۆ پێمان کرد قەوڵ وتیانەتەکەین عقود کاکە ئێمە عقودمان ناوێ ئجورمانەوە ئجور یومیشە ئەم هەموو مظاهرە و ئەم هەموو داواکاریانە خۆی ئجور یومی یعنی ئەجر ڕۆژانەیە وەزیرە وتی 600 ناوە زۆرە یعنی ناو عەدەدەکەتان زۆرە کاکە ئێمە ئیستاکە دەور 450 500 ناوە 500 مانگەرەکە 600ەکە مانگەرەک نییە هەر تەنفیزی ناکە سەرچاو. زۆر سپاس بۆ تۆ. بەڵێ دالیا دیارە ئەوەی کە بینیتان لە بەردەم هەردوو دەرگای سەرەکی کۆمپانیای نەوتی باکوور لەلایەن ئەم دەرچوانەوە گیراوە و خۆشیان دەڵێن ڕێگە نادەن هیچ تەنکەرێک یاخود هیچ ئۆتۆمبیلێک بچێتە ژوورەوە تاوەکو ئەو کاتەی وەزیر دێتە سەرخەت و وەڵامێکیان دەداتەوە بە ئا یاخود نا و بگەنە ئەو ئەنجامەی ئاخۆ ئەو 6 مانگەی کە ڕاهێنانیان پێکراوە ئەنجامێکی دەبێت یاخود نا. زۆر باشە شاڵە و سپاس کە لەگەڵم بیت. سەرۆکاتی پەرلەمانی عێراق دووبارە دەرگای وەڵا کردەوە بۆ تۆمارکردنی ناوی کاندیدانی سەرۆکایەتی کۆمار. چاودێرانی شەو داوایە بەنا دەستوری دەزان و پەرلەمانتارێکی سربەخۆش داوا دەکات دادگای فیدرالی لەبارەی ئەو داوای سەرۆکی پەرلەمان ڕوونکردنەوە بدات. سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنرانی عێراق بۆ جاری دووەم دەرگای خۆ کاندیدکردنی بۆ پۆستی سەرۆکۆمار کردەوە. بۆ ئەم بەستەش لە سبەینێ چوارشەمەوە فۆرمی خۆکاندیدکردن بڵاو دەکرێتەوە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام دەبێت. بە جۆرەی نووسراوێکی پەرلەمانی عێراق ئیمزای محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی لە سەراتی داهاتووە بە ڕەچاوکردنی ماوەی دەستوری هەڵبژاردننی سەرۆکۆمار بە پشتبەستن بە مادەی 72 هەروە بە پاڵپشت بە یاسای کاندیدکردنی پۆستی سەرۆکایەتی کۆمار ژمارە 8 ساڵی 2012 سەرۆکاتی ئەنجومەنی نوێنران بڕیاریدا باکردنەوەی دەرگای خۆکاندیدکردن بۆ پۆستی سەرۆکایەتی کۆمار لە ڕۆژی چوارشەمە 9 شوباتی 2022 بۆ ماوەی 3 ڕۆژ. یانزەی کانونی دووەمیەم ساڵ ئەنجومەنی نوێنرانی عێراق دەرگای خۆپاڵاوتنی بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق کردەوە 25 کەسی وی خۆیان بۆ کاندیدبوون پێشکەش کرد و سەرۆکایەتی پەرلەمانی عێراق پەسەندی کردن. یەکێک لە کاندیدانی پۆستی سەرۆکۆمار و شێرزێباری کاندیدی پارتی بوو بەڵام ناڕەزای لێکەوتەوە لە دادگای فیدرالی سکاڵا تۆمار کرا. سەرنجام 6 مانگە دادگای فیدرالی عێراق لەسەر 4 پەرلەمانتار لەبارەی بڕیاری پەسەندکردنی و شێرزێباری بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق کۆبووە و ڕایگەیاند پەسەندکردنی کاندیدکردنی و شێرزێباری لەلایەن پەرلەمانی عێراقەوە دەستوری نەبووە. بڕیاردرا لە کاندیدبوون ڕابژیرێ تا ئەو کاتی دۆسیەکانی گەندەڵی لەسەرێکلا دەکرێتەوە. لای خۆی و باسم خەشان ئەندامی سربەخۆ لە ئەنجومەنی نوێنرانی عێراق داوای لە دادگای فیدرالی کرد بڕیارەکەی سەرۆکایەتی پەرلەمان تایبەت باکردنەوەی دووەم جاری دەرگای خۆکاندیدکردن بۆ پۆستی سەرۆکۆمار ڕابژیرێ و دەشڵێ ئەو بڕیارە پێچوانی دەستور و یاسای خۆکاندیدکردنا بۆ پۆستە. باسم خەشان ڕاشی گەیاندووە خولێم جاری پەرلەمان سەرەتا باژڕا و پێشێلکردنی ڕوونی دەستور دەستی پێکرد. سەرۆکی پەرلەمان پێویست ناکە خۆی بڕیار بدا بەبێ تەوافق لەگەڵ دوو جێگرەکەی چونکە هەموو بڕیارەکانی پەرلەمان بە زۆرینەی سادە و وەردەگیرن ئەمەش بەڕوونی لە ئەحکامەکانی مادەی 59 دەستور هاتووە. وتیشی بڕیارەکەی سەرۆکی پەرلەمان بۆ درێژکردنەوەی ماوەی خۆکاندیدکردن بۆ پۆستی سەرۆکۆمار پێشێلکردنی دەستور و پێشێلکردنی بەندەکانی یاسای خۆکاندیدکردنە بۆ پۆستی سەرۆکایەتی کۆمار کامەش دەبێتە هۆی ئاڵۆستربوونی سەرپێچەکان. باسم خەشان ئاشکراشی کرد لەلایەن باڵاترین دەسڵاتی یاسادانانەوە قۆبڵ ناکرێت کە زۆرترین پێشێلکاری دژ بە دەستور بکرێ. بۆیەتانە لەو بڕیارە دەدەن و داواش لە دادگای فیدرالی دەکات کە فەرمان دەربکە بۆ ڕاگررتنی ڕێکارەکانی ئەو بڕیارەی سەرۆکایەتی پەرلەمان. دکتۆر نوری تاڵەبانی پسپۆڕ یاسای دەستوری لە باریکردنەوەی جارێکی دیکەی دەرگای خۆپاڵاوتن بۆ پۆستی سەرۆکۆمار ڕایگەاند ئەو بڕیاری سەرۆکی پەرلەمانی عێراق بۆ دووبارەکردنەوەی دەرگا بۆ کاندیدبوون بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق نادەستوریە چونکە لە کاتێکدا دەقێکی دەستوری هەبێت بە ئاشکرا ئیتر لە دەستوردا باس لەوە نەکراوە ئەگەر ناکۆکی لایەنەکان هەبوو ئەوە نادەستوری و ناقانونی بکرێت. دکتۆر نوری تاڵەبانی ڕاشی گەیاندووە لە هەموو وڵاتێکی دەستوریدا کار با ڕیزبەندی یاسایی دەکرێت سەرەتا بە دەقە دەستوریەکان دواتریش دەقە قانونیەکان پاشانیش با ڕێنماییەکان ئەوەی ئەمڕۆ لە عێراقدا ڕوو دەدات بەداخەوە پابەند نەبوونە بۆ دەقە دەستوریانە
دکتۆر نوری تاالبانی بە پێویستیشی زانیوە ئەو لایەنانی بەرژەوەندیان لەوەدایە کە دەستوری عراقی جێبەجێ بکرێت دەبێت ئەو پێشێلکاری قبول نەکەن و سکاڵا پێشکەش بکەن. لە دوای هەوڵی پەرلەمانتارێکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغداد ژمارەیەک ئامێری شۆردنی گورچیلە بۆ نەخۆشخانەکانی کەرکووک زیاد دەکرێت. لەو بارەیەوە دکتۆر گەیلان قادر زەنگەنە پەرلەمانتاری یەکێتی لە بەغداد لە ڕاگەیەندراوێکدا ئاشکرای کردووە دوای ئەوەی نووسراویان ناڕاستی وەزیری تەندروستی عراق کردووە بە مەبەستی دابینکردنی بودجەیەک بۆ نوێکردنەوە فراوانکردنی بەشی شۆردنی گورچیلە لا نەخۆشخانەی گشتی کەرکووک. وەزیری تەندروستی ڕەزامەندی نیشانداوە بڕیار درراوە سەرڕای داواکارێکی وەکو نوێنەری کەرکووک لە پەرلەمانی عراق هاوکار بێت بۆ زیادکردنی 6 ئامێری دیکە بۆ بەشی شۆردنی گورچیلە لا نەخۆشخانەکانی کەرکووک. پەرلەمانتار دکتۆر گەیلان قادر ڕاشیگەیاندووە هەڵاتیانی کەرکووک دڵنیا دەکەینەوە کە چۆن بەڵێنمانداوە کار بکەین بۆ باشترکردنی کەرتی تەندروستی کەرکووک هەروە بەردەوام دەبین تاوەکو چیتر هاوڵاتیان ناچار نەبن ڕێگەی دیکە بۆ چارەسەرکردنیان بگرنە بەر. کێشەی داگیرکردنی زەوی جوتیارانی کورد لە سنووری پارێزگای کەرکووک لەلایەن عەرەبی هاوردە دەبێتە جێبایەخی ڕۆژنامەیەکی عەرەبی. ڕۆژنامەی نەهاری لوبنانی لە راپۆرتێکدا بڵاوی کردوەتەوە ڕژێمی لە ناوچووی باس پێشتر لە ڕێگەی پرۆسی بەعەرەبکردنەوە بەردەوام لە هەوڵدا بوو بۆ ئەوی دیمۆگرافیای کەرکووک بگۆڕێت و لە ئێستاشدا دووبارە عەرەبەکان دەیانوێت دەست بگرنەوە بەسەر زەویزاری جوتیارانی کووردە. کێشەی داگیرکردنی زەویە کوشتتوکاڵەکانی جوتیارانی کورد لە سنووری پارێزگای کەرکووک دەبێتە بابەتێکی گرنگ و جێی بایەخی میدیا جیهانیەکان. ڕۆژنامەیەکی لوبنانیش لە راپۆرتێکدا بە دوواداچوون بۆ کێشەی ئەو زەویانە دەکات. لە راپۆرتەکەی ڕۆژنامەی ئەلنەهاری عەرەبی لوبنانی داهاتووە کێشەی زەویە کوشتتوکاڵەکانی سنووری پارێزگای کەرکووک تا ئێستا بە چارەسەر نەکراوی ماونەتەوە. ئەوەش لەگەڵ هاتنی شەپۆلێکی بارانبارین کە مژدەی ساڵێکی پڕبەرهەمی کوشتتوکاڵیە لە ناوچەکە جارێکی تر کێشەی کەوتۆتە نێوان جوتیارانی کورد و عەرەبەوە. کێشەکانیش لەسەر خاوەندارەتی زەویە کوشتتوکاڵەکانە. ئەمەش دوایەوەی ڕژێمی لە ناوچووی باس لە درێژەی پرۆسەی بە عەرەبکردن مافی خاوەندارەتی لە جوتیارانی کورد وەرگرتووەتەوە و بەو عەرەبانەی بەخشیوە کە لە ناوچەکانی خواروی عراقەوە هاوردەی کەرکووکی کردوون. لە دوای ساڵی 2023 و ڕزگارکردنی کەرکووک و گەڕانەوەی جوتیاران بۆ زێدی خۆیان داوای ماف و زەویەکانی خۆیان دەکەنەوە. ڕۆژنامەکە دەڵێت لە ماوەکانی ڕابردوودا لە گوندی یەنگیجەی سەر بە قەزای داقوق کێشە کەوتۆتە نێوان جوتیارانەوە. ئەمەش دوایەوەی جوتیارانی عەرەب جارێکی تر بانگەشەی خاوەندارەتی زەویەکانیان دەکەن و دەڵێن بەڵگەی خاوەندارەتی و بڕیاری دادگایان پێ و هاوکات تیمێکی ڕووپێویشیان لەگەڵدا بووە. ئەمە ژوای کرد توندوتیژی بکەوێتە نێوان جوتیارانی کورد و عەرەبەوە. لە راپۆرتەکەدا ڕووبەری زەویەکان و ئەو بەرهەمانی کە تێیاندا دەچێندرێن باس کراوە کە ڕووبەری زەویەکان نزیکەی 80,000 دۆنمە و بەرهەمەکانی گەنم و جۆ و گەنمەشامی تێدا دەچێنرێت. هاوکات ڕۆژنامەکە لێ دوان یەکێک لەو جوتیارە کوردانەی دەست بەسەر زەویەکانی داگیراوە وەردەگرێ و بە ڕۆژنامەکەی وتووە لە ساڵی 1970 ڕژێمی ئەو کاتی عراق دەستی بەسەر 350 دۆنم زەوی خانەوادەکەمان داگرتووە و لەو کاتەوە جوتیارانی عەرەبی هاوردەسوود لە زەویەکانمان وەردەگرن. لە ساڵی 2023 بە گوێرەی مادەی 140 قەرەبوو کراونەتەوە و زەویەکانیان لێوەرگیراوەتەوە. جوتیارە کوردەکە دەڵێت نەمانی دەسەڵاتی کوردی لە شارەکە بۆ جارێکی تر دەرفەتی ئەوەی بۆ عەرەبەکان ڕخسان تا دووبارە زەویەکانمان لێداگیر بکەنەوە. ڕۆژنامەکە ئاماژەی بەوەش کردووە لە دوای ساڵی 2023 هەندێک دام و دەستگای حکومی ڕاست پێدران بە گوێرەی مادەی 140 کێشەیە و زەویانە کە کێشیان لەسەر چارەسەر بکەن چونکە ڕژێمی لە ناوچووی باس لە ڕێگەی پرۆسەی بە عەرەبکردنەوە بەردەوام لە هەوڵدا بۆ ئەوەی دیمۆگرافیای ناوچەکە بگۆڕێ و دەستکاری بکات. هاوڵاتیانی کەرکووک زستانی ئەم ساڵیشان هاوشێوی زستانی ساڵانی پێشوو بە بێکارەبایی بەسەر برد. یەکێک لەو کێشانەی کە ساڵانە و زیاتر لە وەرزی سەرمادا دووبارە دەبێتەوە لە کارکەوتنی محاویلەکانی کارەبایە. هەر بەو هۆیە بەشێک لە دانیشتوانی گەڕەکی ڕاپەڕینی دوو نزیکەی 1 مانگە لە کارەبای نیشتیمانی بێبەشن. هاوڵاتیانیش داوا دەکەن لایەنی پەیوەندیدار بەهانایانەوە بچن. خراپی دۆخی کارەبا و بێباچی ئیدارەی پارێزگاکە لێی تەواو هاوڵاتیانی کەرکووکی نیگەران کردووە. بەشێک لە دانیشتوانی گەڕەکی ڕاپەڕینی دوو نزیکەی 1 مانگە لە کارەبای نیشتیمانی بێبەشن. ئەمەش دوای ئەوەی محاویلەی کارەباکەیان دەسووتێت و لەلایەن بەڕێوبەرایەتی کارەباوە با مەبەستی چاکردن دەبرێت کەچی چەندین ڕۆژە ئەم دەسوو ئەو دەستیان پێ دەکەن و لە بری هێنانی محاویلەی دیکە تەنانەت ئەوەی خۆشیان پێنادەنەوە. بۆ کێ بڕۆین وەڵا ئەمە 25 ڕۆژە نە ئاو نە کارەبا
کشتمان و ئاوسەد دەژێژێن مححاویلەکەمان عاتڵ بوو بردیانەوە هاوردیانە بۆ بەیانی مححاولێ تریان ناوت اینجا هەمسا خراپ بووە بردیانەوە ئیسە بردیانەوە ئیمڕۆ دایەنە بەیانی ئیمڕۆ ئەدەنە بەیانی هەستان ڕۆژمان شکاتمان کرد لای مدیر عام کارەبای کەرکووک وتی ئجراء اللازم على اساس محاولات منطقه زۆر گەورەیە کاکە ئەوە بووە 20 ڕۆژەچێت تا ئێستا ئەو محاولیان بۆمان چاک نەکردووە محاولەکە تەقیوە گەڕەکە زۆرە تحمل هینێک دانەیەک تحمل ناکات یاین محاولەیەک ئالەساس بیکەنە دوو محاولە کتابیان بۆمان کردووە بردمانە سیانە جەماعەت سیانە کتاب و ناو کتاب و کۆم سیانە ئەیتر لەو ڕۆژەوە ئەوە ئێمە چاوەڕێمانەوە تقریبان 20 ڕۆژە تا ئێستا بۆمانیان چاک نەکردووە نازانی ئێمە ڕوو لەکوێ بکەین بەهۆی دابەشبوونی ئەو ماڵانە بەسەر دوو محاویلەی جیاواز کە زیاتر لە 100 خێزان دەبن لە کاتی بوونی کارەبای نیشتیمانی ئەوە ئەم بەشەیان لە کارەبای مۆلیدا ئەهلیەکانیش بێبەش دەبن وە خۆیان دەڵێن زۆربەی کاتەکانی شەوان بە تاریکی بەسەر دەبن 25 ڕۆژە نیمانە خوا خۆی ئاگای لێتی کارەباکەی کارەبای ئامەکە کە دێتەوە لە مۆلیدە ئێمە کارەبامانیە دائەنشین بە تاریکی چاوەڕێ ئەەکەین حتا کارەبای وەتەنی ئەبرێتەوە تا مۆلیدە بێتەوە بماندا دەبێ کارەبین چەند ماڵێک هەیەە مۆلیدەکە ئەیکوژێنێتەوە لەبەر ئەو چەند ماڵە ئێمە نیمانە لەبەرەوە مۆلیدێش ئەمە بڵێن دوو قاتع ئەو لاگەر ماڵە دوان کارەبا هەبێ ئەم لە مۆلیدە هەر نادا مۆلیدە هەدا ناگرسێنێ یعنی لە 24 ساعتەکە تۆیان 2 ساعت یان 3 ساعت کارەبات نیە فقط مۆلیدە ئاو سەر ئاوەکان سەردا بێ لەسەر زۆپا بژەیە خۆ تا نەوتیش یان بەشەکە یان بەش ناکە لەگەڵ هاتنی وەرزی سەرما و سۆڵە پێدانی کارەبای نیشتیمانی لە کەرکووک کاتەکانی تەواو کەم بۆتەوە ئەمەش هاوڵاتیانی نیگەران کردووە بەهۆی بێباکی ئیدارەی پارێزگاش تا دێت دۆخەکە خراپتر دەبێت و تەنانەت ئەو محاویلانەی تێک دەچنیش ناتوانرێت چاک بکرێنەوە هەر بۆیە هاوڵاتیان داوا دەکەن لێپرسراوان بەهانایەنەوە بێن و سنوورێک بۆ ئەم دۆخە خراپە لەم وەرزی سەرمایە دابنێن شاڵەو عومەر کەناڵی کەرکووک حکوومەت هێرێمی کوردستان لە ڕێگەی کۆمپانیای کارەوە غازی سروشتی چەمچەماڵ و سەرجەم ناوچەجیاکانی تر بە بۆڕی گواستنەوەی غازی تورکیا ئەوروپا دەبەستێتەوە ئەمەش بەشێک لە خەونەکەی ئەردۆغان بۆ دەستگرتن بەسەر هەناردەی غازی سروشتی خۆرهەڵاتی دەرەی ناوەڕاست دەهێنێتە دی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا ساڵانێکە خەون بەوە وابینێ بازاری هەناردەکردنی غازی سروشتی خۆرهەڵاتی دەریای ناوەڕاست بەرەو ئەوروپا کۆنتڕۆڵ بکات و لە کاتی هەوڵەکانیش بۆ دروستکردنی بۆڕی گازی ئیستمیدڵی تایبەت بە گواستنەوەی غازی خۆرهەڵاتی دەریای ناوەڕاست لە ڕێگەی ئیسرائیل و قوبڕوس و یۆنان و ئیتالیاوە ئەردۆغان دژایەتی زۆری بۆ ئەو پرۆژەیە دەربڕی و بە ناواقعی وەسفی کرد یەکێک لەو شوێنانەی هاوکاری تورکیا ئەکا بۆ ئەو پلانە حکوومەتی هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێم لە ئێستادا ئامادەکاریەکانی بۆ گواستنەوەی غازی سروشتی لە چەمچەماڵەوە بۆ تورکیا دەست پێ کردووە با پێ راپۆرتێکی ماڵپەڕی ئیراک ئۆیل ریپۆرت وەزارەتی سامانە سروشتیەکان هەرێمی کوردستان گرێبەستێکی لەگەڵ کۆمپانیای کار ئیمزا کردووە بۆ ڕاکێشانی بۆریەکی غازی سروشتی لە کێڵگەی کۆرمۆری چەمچەماڵەوە بۆ هەولێر و لەوێشەوە بۆ دوهۆک و گەیاندنی بە تورکیا گرێبەستەکە مانگی 12 2021 لە نێوان وەزارەتی سامانە سروشتیەکان و کۆمپانیای کار ئیمزا کراوە ئاشکرابوونی ئەم دۆسیەش دوای سەردانەکەی ئەم دوایی نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم هات بۆ ئەنقەرە کە لەوێ لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان کۆبووەوە پێشتر حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی نێچیروان بارزانی ڕێکەوتنێکی 50 ساڵەی لەگەڵ تورکیا ئیمزا کرد و ئەو ڕێکەوتنەش بۆ یەکێک لە هۆکارەکانی ئەو قەرزە زۆرەی لەسەر هەرێمی کوردستان کەڵەکە بووە ئەردۆغان لە لێدوانێکیدا ئاشکرای کردووە یەکێک لەو بابەتانەی لەم سەردانەی ئەم دواییە لەگەڵ نێچیروان بارزانی باسی کردووە پرسی گواستنەوەی غازی سروشتی بووە بۆ تورکیا ئەردۆغان دەڵێت نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی باکووری عێراق بەڵێنی پێداوین هەموو هەوڵێکی خۆی بخاتە گەڕ بۆ ئەوەی بتوانێ بەبێ کێشە غازی هەرێم هەناردەی تورکیا بکرێت و نەهێڵێت بەغدا کێشە دروست بکات ئەردۆغان باسی لەوەش کردووە کە وڵاتەکەی ئامادەیە
بۆ گواستنەوەی غازی ئیسرائیل بەرەو ئەوروپا و بەکارهێنانی ئەو غازە لە ناوخۆی وڵاتەکەش. هەروەک ئاشکرای کردووە مانگی داهات و سەرۆکوەزیرانی ئیسرائیل سەردانی تورکیا ئەکات و یەکێک لەو پرسانەشی لەگەڵیدا تاوتوی دەکات پرسی هەناردەکردنی غازی ئیسرائیلە بەرەو ئەوروپا. پێشتر بە هەماهەنگی ئەمریکا هەوڵ دەدرا پرۆژەی بۆڕی ئیستمیدڵ بۆ گواستنەوەی غازی خۆرهەڵاتی دەریای ناوەڕاست دوور لە تورکیا و بە خاک و ئاوی ئیسرائیل و قوبڕوس و یۆنان و ئیتالیا بگوازرێتەوە بۆ ئەوروپا. پاشکشانەوەی ئەمریکاش پرۆژەکە بە تەواوی شکستی هێنا و ئەردۆغانیش بە خۆشحاڵیەوە بە ڕۆژنامەنووسانی ڕاگەیاند پێشتر پێی وتون کە ئەو پرۆژەیە سەرکەوتو نابێت و ناکرێت غازی خۆرهەڵات بەبێ خاکی تورکیادا بگاتە ئەوروپا. علی حەمەد ساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان ڕایگەاند ڕەوانەکردنی غازی هەرێم بۆ تورکیا کە بڕیارە ساڵی 2025 دەست پێ بکات بەبێ پرسکردن بە عێراق بەبێ کێشەش تەواو نابێت. پەرلەمانتار علی حەمەد ساڵح لە پامێکی ڤیدیۆیی داوتی ڕێژەی غازی سروشتی لە هەرێمی کوردستان بە 5.7 تریلیۆن مەتر سێجا مەزەندە دەکرێت. لەو ڕێژەیەش لە 85 غازی هەرێم کە 6 کێڵگەی سەرەکین کەوتونەتە سنووری گەرمیان و چەمچەماڵ و گەورەترین و دیارترینیان کێڵگەکانی غازی خوڕمەڵە و کۆرمۆرە ئاماژەی بۆشداوە. پلانێک هەیە بۆ ئەوی غازی هەرێم لە ڕێگەی بۆڕێەوە بۆ تورکیا بگوازرێتەوە و قۆناغی یەکەم و دووەمی پرۆژەکەش دەستی پێکردو. لە کاتێکدا هەرێم تاوکو ئێستا بۆ دابینکردنی کاربا و غازی ماڵان و هۆکاری خۆگەرمکردنەوە پێویستی بە غاز هەیە. ناکرێت پێداویستی ناوخۆ پڕ نەکرێتەوە و دەست بکرێت بە فرۆشتنی. ئەو پەرلەمانتارە ڕۆنشی کردوتەوە تاوکو ساڵی 2025 کە بڕیارە پرۆسی ناردنی غاز بۆ تورکیا دەست پێ بکات عێراق ژمارەی دانیشتوانی نزیک دەبێتەوە لە 50 ملیۆن کەس و پێویستێکی زۆری بۆ غاز دەبێت. ئەگەر ڕێککەوتن لەگەڵ بەغداد نەکرێت حکوومەتی فیدرالی بربەست بۆ هەرێم دروست دەکات. شەوی ڕابردوو سوپای عێراق لە سەرڕێگەی کەرکووک دووبس هێرشی کردە سەر ژمارەیەک تیرۆریستی داعش. بە پێی زانیاریەکان دوای ئەوەی هێزەکانی سوپای عێراق لە ڕێگەی کامێرای حەراری و ژمارەیەک داعشیان بەدی کردووە لەسەر ڕێگەی سەرەکی کەرکووک دووبس هێرشیان کردوتە سەریان و تیرۆریستانیش هەڵاتون. هەر بە پێی زانیاریەکان دوای هێرشەکەی سوپای عێراق بۆ سەر و داعشانە ڕێگەی سەرەکی کەرکووک دووبس جاخرا و هێزێکی زۆریش لە ناوچەکە بڵاوی پێکراوە. قەزاکانی دووبز و مەخمور بەهۆی نزیکیان لە چیای قەرەچووغەوە لەو ناوچانن کە مەترسی داعشیان لەسرە. لە ماوەی ساڵانی دوای شەڕی داعش ئەو چیایە بۆتە مۆڵگەیەکی سەرەکی داعش و بوونیشیان بۆتە مای هەڕەشە بۆ سەر تەواوی دانیشتوانی سنوورەکە. بەرەبەیانی ئەمڕۆ ئیسرائیل چەند ناوچەیەکی دەوروبەری دیمەشقی پایتەختی بۆردومان کرد و بەهۆیەوە سەربازێک کوژرا و 5 دیکەش بریندار بوون. ئاژانسی هەواڵی سانە لە زاری سەرچاوەیەکی سەربازیەوە بڵاوی کردەوە. بەرەبەیانی ئەمڕۆ ئیسرائیل بە موشک چەند ناوچەیەکی نزیک دیمەشقی پایتەختی سووریای کردۆتە ئامانج و بەهۆیەوە سەربازێک کوژرا و 5 دیکەش بریندار بوون. ئاشکراشی کرد بەرگری ئاسمانی سووریا وەڵامیان داونەتەوە و ژمارەیەک موشکیشیان خستۆتە خوارەوە. بەوتەی سەرچاوەکە هێرشەکان لە نێوان سعات 1 بۆ 1:10 دقیقەی شەوی ڕابردوو ئەنجام دراوە و یەکەمیان لە باشووری خۆرهەڵاتی بەیروتی لوبنان ئاراستە کراوە و ئەوی تریشیان لا جۆلانەوە باراستەی دیمەشقی پایتەخت بوو. هەواڵەکانم پێشکەش کردن خواتان لەگەڵ.